بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورودین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبمازان خۆشەویستان بابەتی ئەمڕۆما قسەکردن لەسەرەوەی کە ئایا زیندانەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان بوونەتە هۆکار و یاخود شوێنی بنیادنانەوەی مرۆڤ دەزین لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و لیژنەکانی پەرلەمانی کوردستان و ڕێکخراوانەی کە داکۆکی لە مافی مرۆڤ دەکەن ئەمیشە و لێرە لێ باز لە کەم و کورتەکانی نێو چاکسازی و زیندانەکان دەکەن لە هەرێمی کوردستاندا کە زیندانەکان لە نێو هەرێمی کوردستاندا بە چەندین کێشە و قەیرانەوە دەناڵێن لەگەڵیشیدا لە هەرێمی کوردستاندا قەیرانەکان کاریگەریان هەبووە لەسەر ڕەوشی زیندانەکان و ڕەوشی چاکسازیەکان لە هەرێمی کوردستاندا هەر لە شوێنی حەوانەوە و مامەڵەکردن لەگەڵ زیندانەکاندا وەروها ئەو مافانەی کە هەن بۆ زیندانەکان لە هەرێمی کوردستاندا لێرە لەوێ پێشتر کراون لە شەی ڕابردوودا وەزیری کاروباری کۆمەڵایەتی بە میدیای حیزبەکەی ڕاگەیان بوو کە ئاگادارین و زانیمانە لە زیندانەکانی هەرێمی کوردستاندا لە ڕێگەی درۆنەوە مادەی هۆشبەر دابشکراوە بەسەر زیندانەکاندا کەمەش بۆ خۆی کێشەیەکی گەورەیە لە نێو زیندانێکی گەورەدا و بە چەندین پاسەوان وە بۆ تۆکمەی کە هەیە بەو شێوازە مامەڵە بکرێت و وەروها مادەی هۆشبەر لە نێو زیندانەکاندا هەبێت. باسیشی لەوە کردووە کە شوێنی جیاجیا دروستکراوە لە ماوەی ڕابردووتردا بۆ زیندانیان کە کاری بدرەوشیان تێدا ئەنجام داوە کە ئەمەش کاردانەوی لە نێو هاوڵاتیاندا هەبوو و باسییان لەوە دەکرد کە زیندانەکان لە هەرێمی کوردستاندا نابێت بۆ شێوازە بێت دەبێت بە هەموو شێوازێک ببێتە هۆکارێک بۆ بنیادنانەوەی مرۆڤ ببێتە هۆکارە بۆی کە ئەو کەسە چاکساز بێت و بتوانێت بێتەوە نێو کۆمەلگا و کاریگەریکی باشی لە نێو کۆمەلگادا هەبێت. زیندانەکان مافیان هەیە کە لە دوو ڕوانگەوە پارێزراون یەکێکیان ئەوەیە کە لە نێو زیندانەکاندا پارێزراون بۆی کە ئەگەر لە دەرەوە تاوانێکی ئەنجامدابێت بۆ تاوانێکی کوشتنی ئەنجامدابێت لە نێو زینداندا بە هەر هۆکارێک بە یاخود کەس و کاری ئەو کوژراوە زەبری پێ نەبن و یاخود دووبارەبی کوژنەوە بێتە هۆی گیان لە دەزانی ئەو کەسەرۆها لە نێو زیندانەکانیشدا پێویستە کۆمەڵێک مافی هەبێت کە بتوانێت ژیانی خۆی لە نێو زینداندا بەڕێ بکات. ئێوەی ئازیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتی ئەمڕۆ کە هەڵمابژاردووە پەیوەندی ما پێ بکەن وەروها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی کەناڵی ئاسمانی پێیان دەتوانن کۆمنتی خۆتان بنووسن لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت. دەچمە لای یەکەمی پەیوەندی کاک ئاواد وەردەگرم لە سلێمانی. السلام عليكم كاج دانيال جاني. وعليكم السلام ورحمة الله كاج عوديان. سلاو كشكي سلاو رزمه بو جنابه بو هاوكارانه بو تلفزيوني قيام او بالبير نكي. وعليكم السلام سرهدو شاوكان بناي اوان شو. شقي من ديري. خدمتين كاج عود. لسست وركا زندانيا كاني ساكسازي ديري كردان شويني بودنيان نوي مروبن. بله. لە وەڵامدا من وەکو حەق نایان بەخۆم کە جوابی ئەو پرسیارە بەمەوە چونکە من زیندانی چاکسازی هەرێمی کوردستانیم بەس بەڕێی من ئەگەر کەسێک ئێستا تەلەفۆنکە لە زیندانێکی سیاسی ناو چاکسازی هەرێمی کوردستان بۆمان دەرەکەوێت کام کەسە هیچ یاسا یعنی هیچ شتێک نییە کە وەکو ڕێنمایی تەندروستی وەکو ڕێنمایی زیندانی وەکو ڕێنمایی دەرونی خۆشگوزەرانی لە ناو زیندانە بتوانێت گوزەران بەسەر بەرێ لەبەرەوە نەخێر بە ئامانەتەوە نەخێر چاکسازی لە هەرێمی کوردستان شوێنی بنیانەوەی مرۆڤ نین بەڵکو شوێنی ئەوەیە کە ئیتر بۆ هەتا کابرا لە حاڵەتێکی دەگمەن و نەخوازرا و تۆڕەیە بژی وإنما كاك دانيال جان حەزەکەم باسی شتێکی کەش بکەم وەکو لای هەمووان ئاشکرایە زیندانی کەسێک کە تاوانەکە ئەمە هەر لە عالەمە ئەمە باوە هەر کەسێک تاوانەکە ئیتر بە شوێنی ئەوە نییە ئەوە شوێنی عقابە شوێنی وەرگرتنەوەی حەقی خۆیەکی هەتا لە دینی ئیسلامیشە لە دینی ئیسلامیشە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی کۆنی ئیسلام لە مێژووی کۆنی ئیسلامە ئەوڵێ هەست کەسێک ڕەتی لە کەسێک کرد ئەبێ عقابەکەی وەرگرێت. زیندان بە شێوەیەکی عام شوێنی بودنیانەوەی یا شوێنی بەردەستەکردنی دروستبوونەوەی مرۆڤ نییە بەڵکو شوێنی ئەنجامدانی تاوانێکە و لە بەرامبرە
حقەکەی وەرەگرێ بەڵام کاگاوات دەکرێت کاگاوات کەشێکی وای بۆ دروست بکرێت کە زیندان بۆ ئەوە دروستکراوە ئەبێ کەشێکی وای بۆ دروست بکرێت کە دوجار گەڕایەوە نێو کۆمەلگا کاریگەرێکی باشی هەبێت وە چاکسازی کرد بێت لە نێو خۆیدا بتوانێت کاتۆ نێو کۆمەلگا سوود بە کۆمەلگا بگەێنێت دوجار ئەم کەسە ئازاد دەکرێت یانی ناکرێتەوە لە نێو کەشێکی زۆ خراپتر تا بێت بینیمانە و چەندین نمونەژەیە زیندانیە بواتۆتەوە نێو دەرەوە چەندین تاوانی دیکەی ئەنجامدا یاخود بەر لێبوردنی گشتی کەوتووە بەداخەوە تاوانی گەورەتری ئەنجامدا بۆیە گرنگە کە کەشێکی وای بۆ دروست بکرێت کە ئەم کەسە بەرەو باشبوون بڕات تاریخێکم لەسەر قسەکانی جەناب تەواوە قسەکانی جەناب تەواوە بەس کەشەکە چۆنە کەشەکە ئەوەیە ئەو ئینسانە کە ئەچێتە زیندانەوە ئیترا بێ سوود لەو مەرحەلەی وەرگێت کە زیندانیەتێ بۆ دوجار خۆیان بێ بەرنامەدانێک کە جاریشکە ئەو تاوانە نەکاتەوە وە ئینەما لە کوردستان کە زیندانیەکە ئیتر خەڵک لە دەرەوە کاک دانیانجان بە جوابی وەڵامەکە بەمەوە خەڵک لە دەرەوەی کوردستان زیندانی کراوە و هیچ مافێکی نییە ئایا تۆ لە زیندانیەکی چاکسازیە کە تاوانێکی کردووە کە قەفڵێکی کردووە کە مشکلێکی ناوەتەوە ئیتر چۆن مراعاتێکەیە بە هیچ شتێک مراعات نەکەێت لەبەرەوەی خەڵکی ئاسایی ئێستا ئەناڵێنێ بەدەست خزمەتشانی دەرەوەی لەبەرەوە ئەو کەسە کورتی مختصری ئەو کەسە ئەبێ خۆی لە زیندانە بیر کاتەوە جاریکە ئەوە دووبارە نەکاتەوە لەبەر ڕێزسڵاو بۆ خۆشەویستیدان زۆر سپاس بۆ کاگاوات لە سلێمانی و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دلێر لە هەولێر وەردەگرم کاک دلێر گیان سڵاوی خوات لێبێت السلام عليكم باش عليك السلام خوش برنامج لكم سر هەردوو چاوەکانم کاک دلێر والله من دەوێت شمارەوەر شخصی کە مەگەڕێنی بێ زۆر سپاس دەکەم کاک دلێر ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بووی بە باشی گوێبیستە دەنگم دەمێ ئەوڕۆ باسی تەوەرشکە بکەم دەستخۆشی لێ کە مەگەڕێنی بێ زۆر سپاس دەکەم چکە گرنگە ئەو کەڵانە خزمەتام چکە ئەوە دوو ڕۆژە یان ئاڵتی زۆر لەسەر کۆمەڵ و یەکگرتووی دادەبەزی عەزمەنێ جوابەشی هێنا ئاڵتی بدرێ بە تایبەتی شاسۆر عەبدولواحید بەڕاستی هەموو خەڵک ئەمڕۆ لەو خوبشانەنێ سەلماندی تاوز لەلامەکە زاشی ماڵی بارزانانی هیچی پێ نییە بەس ئەوە دەکات و قەندەکانیش ڕۆژە دەرێ ئەوانە لەگەر هیچێتی پارتیەکەن بۆ باچی خوبشەنن بەڕێز بۆ شاسۆر عەبدولواحید سەزادەی ئەو پارەی قەرداری 10,000 کەسی خواتی چاویلەندی ئەوە باسی پارەی کارەبایەکە بدەوتری چاویلەندی ئەلۆ گوێم لێتە کاک دلێر بەڵێ هەرچەنە بابەتێکی دیکەی بەس ئەوە گرنگە ئاخر عەزم لێ بە تایبەتی وتەبێژی کۆمەڵ جوابی نەوەی بێتەوە بەڕاستی دوو ڕۆژە بەزنسەی دادەبەزی زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک دلێر لە هەولێرەوە پەیوەندی پێوە کردین بەڵازان و خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا 6 چاکسازی بوونیان هەیە کە سێدانیان چاکسازی گەورانی هەولێر و دهۆک و سلێمانین و هەروەها سێدانی دیکەشیان چاکسازی منداڵان و ئافرەتانن کە لە هەر سێ پارێزگاکە هەرێمدا بوونیان هەیە کە ئەمانە لە هەرێمی کوردستاندا چەندین زیندانی تێدایە ئەوەی کە لە زیندانیەکانی پارێزگای سلێمانیدا لە چاکسازەکانی ئەواندا نزیکەی 1200 زیندانی تێدایە دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد وەردەگرم لە ڕانیە باوکی محەممەد سڵاوی خوات لێبێ کاکە دانیار سڵاوی خوای گەورە لە خۆت و لە هەموو کارمەندان وعەلەیکە سەلام باوکی محەممەد گیان سەر هەردوو چاوم زۆر سپاس وەڵایی کاک دانیار سەرەتا پێم خۆشە قسە لەسەر ئەو تەلەفۆنی پێشە خۆم بکەم بەڵێنەوە ئەو درێرە من زۆر لە مێژە متابعی هەموو پەیوەندیەکانی دەکەم لە NRT لە سپێدە و لە پەیامیش ئەوە کابرایەکی درۆزن و دامە تەشیر نەکەین باوکی محەممەد لی گەڕێ هەر کەس ئازادە بەڵام چۆن بێوێت پەیوەندی بکە بەڵام نابێت تەشیر بکەین بە یەکتری وەروەها تەوەری بەرنامەکەشمان لە ڕاستیە دیاریکراوە ئێمە باز لەم بابەتە دەکەین و ئەم بابەتە گرنگی هاوڵاتیانە گرنگی کەسوکاری ئەو کەسانەیە کە لە نێو زیندانەکاندان ینی ئەمەش بۆ خۆی خەمێکە من تۆ لە برای خۆت بگە ئێمە دڵسۆزی هەموو ئۆپۆزیسیۆنەکانی ڕاستەکەی دڵنیام لەوە من لە NRT جێم لێ بووە قسەی لە کاتی خۆی نەک برین دوێنێ و پێرێ لەسەر هەندێک بابەت قسەی بە پەیام و بەسپێ کابرایەکی منافقە
بەردەوام ئەو شخصە تەلەفۆن دەکات من ڕێزم هەیە لە بۆ بنەماڵی بارزانی و تاڵەبانی سەرڕای هەموو ڕەخنەکانم کە ڕۆژانە لێیان دەگرم یعنی شخص جودایە بنەماڵە جودایە حیزب جودایە ئەدای حکومی جودایە ئەو شخصە هیچ ئیش و کاری نیە دائیمەن دەڕشێتەوە بەرامبەر بە ماڵی بارزانی یعنی من ئەو قسە ئێستاکە دیکەم مەقسەدم ئەوە نیە دیفاع لە هیچ بنەماڵیە بکەم بەڵام ئەو شتانە تەشیرە جوان نییە یعنی بەرنامەکان ناشیرن دەکاتن هیچ جیاوازی نییە یەکێک بێڕێزی و بێ ئەدەبی بەرامبەر مامۆستا عەلی باتیر بکە یا بەرامبەر بە بنەماڵی بارزانی و تاڵەبانی یا شاسوار عەبدولواحید یا محەممەدی حاجی محمودی ئەوانە سەرۆکی حیزبن یعنی حەز ناکەم بە هیچ شێوەیەک لە هیچ لە کەناڵەکان بێڕێزی بەرامبەر شخصی تاک بکرێتن من بۆیەش ئەو قسێ دەکەم من پەیوەندیم بەنەوەی نوێ و بە شاسوارەوە نییە بەڵام ئەو شخصە مفەکینە ئەو شخصە درۆزنە لە کەناڵی خەڵکی تر قسە بە ئێوە دەرێتن من ئەو ڕوونکردنەوەیە دەدەم وەکو یعنی کەسێکی دۆست و خەمخۆر دەستە خۆش بێ باوکی محەممەد بە دڵنیایەوە ینی تر کۆمەلگا خۆتەزانی چەندین جۆری تێدایەوە چەندین کەسی تێدایە وەر کەسە و بە شێوازێک ڕفتار و ڕەوشتی هەیە بەڕاستی ئیتر لەوانەشە لەم پەیوەندیانی ئێمەدا کەسانێکە بن کە جیاواز بن لە وەکو کەسایەتی بەڕێزەوە بیرکردنەوەی بەڕێزە بۆیە ئێمە تەنها توانین کە پەیوەندێکی پێ ببڕین تەشیر نەکات بە هیچ کەس و بە هیچ لایەنێک و قسەی نەشیاو نەکات سەبارەت بە تەورەکەمان چی دەڵێیت باوکی محەممەد بەڵێ پەیوەندەکەی پچرا باوکی محەممەد دەچم لای پەیوەندێکی دیکە کاگە من وەردەگرم لە سلێمانی کاگە مسڵی خوارد لێبێ باشی باشی سەرهەردوو چاوەکانم تۆ باشیت تەورەکەمان لەسەرەوەیە کە ئایا زیندانیەکانی چاکسازی لە رێمی کوردستان دابوونەتە هۆکارێک بۆ بنیادنانەوەی مرۆڤ و ئەو مرۆڤە بتوانێت کە هاتە دەرەوە لە زینداندا چاکساز بێت و کاریگەری باشی لە نێو کۆمەلگادا هەبوو بێت هیوادارم چاک بێ هیوادارم بچێتەوە بەخوایە هیوادار بۆ غەڵەتی کردی لێ دووبارەی نەکاتەوە يعني هذا الزبط شيء يقول مشكلة بنا والله توبنا وبنيلة خطوبي بطاقة بيبينا خذ برات شيء جوانية باشا طبعا بدك أفو يتر تور ما يكتب باس ما يلسر لك الرزم لك الخوش بيستون بوجنا بتاعن بس يبغوا الإسرائيلية يقول كومال إسرائيلي باشا يعني تو برا جوانا كبقصد يجد تسعة أو يحكي خويك ما في خويك دعوي أو يكلم تبين يا جماعة باشا بلان يعني تجي قد أندرا بسلمان أندرا من دارك لقاط دينا التوبة اللي تسجل الدعوة وكل كم دعوة تسجل دعوة يعني كل دعوة عندي بروجيكي ولا تجي خود مع شديد خود ولا جريح يبقى خوش لنا أوبستريتور باشا يقول والله وايد يقدر على الوصية باشا يعني بفاضينا دائما يوجد شخصين المحدود الإسلامي كومال الإسلامي داجة الإسلامية حزبية الإسلامية كاجا من يعني شيء أشياء يعني شيء كذا كذا لا أخوات الناقل ولا كاشي من ولا سجادة بس كاشي يعني حزب الإسلامي قال 5 جرام تقولوا إذا أخوات الناقل ولا ما ولا سجادة حكي خود زۆر باشە کاگە منە چەنە بابەتەکە ماشتێکی دیکەیە و باسکە لە زیندانیەکانی زۆر باشە بش بە باوەڵام ئەنی بڕوا بکە هەر حیزب و هەر لایەنێک بەرنامە و ئەجەندای تایبەتی خۆی هەیە ینی دڵنیا بە فراکسیۆنەکانی ئۆپۆسیۆنەکانی دیکە چ کۆمەڵ بێت چ یەکگرتووی ئیسلامی بێت ئەمانە بەرنامەی تایبەتی خۆیان هەیە و هەمیشە بەردەوام لە بەرەی خەڵکا بوون و هەمیشە بەردەوام داکۆکیان لە مافەکانی هاوڵاتیان کردووە لە پەرلەمان هەر خۆت سێرچێ بە ئەکاونتی پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری بکە بۆ نمونە ئەیبینی کە چی چاکسازیەکیان کرد چی هۆکارێک بوون بۆی کە لە نێو پەرلەماندا داکۆتی لە مافی گەلی کورد بکەن بەڵام کە نایەنە شەقامەکانی لەوانەیە پەیوەندی بە بەرنامە ئەجەندای خۆیان نەبێت ئەوان کاتێک دایانێ بێنە نێو شەقام و خۆپیشاندان ئەنجامدن کە هیچ بەرنامەیەکی سیاسی لە پێش ئەو خۆپیشاندانەوە نەبێت دەچمە لای پەیوەندێکی دیکە زۆر سپاس بۆ کاگێ من لە سلێمانیەوە لەگەڵمان نابوو کاک ناسر لە دەربەنیخان وەردەگرم کاک ناسر سڵای خوا لێبێ
ئەم کاتە باش سڵاوی خۆش لە تۆ برا بەڕێزەکەم وعلیکە سەلام کاک ناسریان چاوی منی قوربان تۆم برای بەڕێزی وەڵی برا جوانەکەم خۆپیشاندان بە هێنانە و بە عەدالەتانە بکرێ ئێمەش لەگەڵ خۆپیشاندانان بەس نەوەکو شش حەو کوڕی فەقیر و هەژار بکوژێری ئەو دوایە کاواز بێرن لە خۆپیشاندانەمانە خۆپیشاندان ئەگەر کردی وەکو نی بەقا بکەی وەڵی ئەمە چای بەس وەکوی بەغانەوێ وەڵی حکومەت وەڵی هیچ پێ نابوومە قوربان ڕاستەکەی کاک ناسر لەسەر تەوەرەکەمان چی دەیە کاک ناسر کە باسکردن لەوەی کە لەسەر تەوەرەکەتان دەستخۆشیتان دەیەکەم و تەمەن درێژ بن و هەر پێشکەوتوو بن ئینشەڵڵا خوا سەلامەت بی کاک ناسریان قوربان تۆم ڕێزی تایبەتیت هەیە هیوادارم ئەم بینامانە بۆ باشکا و خوا چای لە ئێوە شۆ بێ ئینشەڵڵا چای ئێمەی کاک ناسرگیان دەچمە لای پندێکی زۆر سپاس بۆ تەلەفۆنەکەت لە دەربەنی خانەوە لەگەڵمان هەبوو کاک عەبدوڕەحمان وەردەگرم لە هەولێر کاک عەبدوڕەحمان یان سڵای خوا لێبێ سلام الله عليكم مامۆستای بەڕێز وعلیکە سەلام کاک عەبدوڕەحمان گیان سلام لە سەراپای بیستەران و کادری رادیۆش عزیزی ئێمەی کاک عەبدوڕەحمان گیان طبعا مامۆستا يعني يك لا قوانینەکانی غسل الدماغ تکرار لە من زۆر جار شتی دووبارە دەکەمەوە بەس لەوێ دووشت بڵێن زۆر زۆر بەپەلا تا بیسەران گرایی نەکەن طبعا بەناوتان ویستان هەموو شتێک تەجروبە کرا مامۆستا ئەوە ئۆکرانیا 30,000 ژن لەگەڵ ڕێزم هەموو ئافرەتەچی 30,000 ژن سەرباز 6,000 جندی ئۆکرانی ئەوە ژمارەیەکەیانە مامۆستا پەککەوتەکان کە بە عەرەبی پێیان معاوەت ئەوانەکان ڕووسی جالی لە هەموو کلوکە لە بەرەکی واتێنەوە یعنی دیفاع لە نیشتیمانە خۆشەویستەکەی خۆیان دەکەن ئەوە یەک دوو لێنینگراد زیاتر لە 3 سەرکیشی ئەڵمانی بەحاولەیەکی بیگرین پێشتە ئەو دەرەجەی سەران گۆشتیان دەخوارد گۆشتی مرۆڤ مادەکی تێدایە پێی دەڵێن پتۆماین ئەو پتۆماین بەقی هۆشبەرە لە گۆر لە پەنجەرەن خۆیان ڕێزەر سەوڵ ئەوە نەبێ ئاگادە بوون لە بەرخواردنی گۆشتی مرۆڤ جا لێنینگراد هەر نەچیرا هذه حقا أوي خوي هذا غير يوا أقوى من سيد نبي يعني ازدواج جنسي نبي حرب لي قومه ودار يعني ملتي هزار وندارج رجال خرجبن إيه دو الشخص هاو غير السرعة لصدر سلبية كان تخلص طبعا همان أشخاص همان دموجاو همان سياسة همان شاوي كاكي ومن لترتيرنا ومسكب مشان نشي مهمسا كي أنجام ده أمن أول بإسلوم هو بين ما راس الله الإمكانات اشتي صدق دوباره هذا أنجام ده جاي بس لكردستان تالانستان وتالستان وكردستان بدأ تالانستان وتالستان خوا ئاگادارە ئەگەر هەموو هەر 6 ملیۆنە کاسی خۆپشان دابکە یەک قیمەتی وضع فلسە چی نییە ئەرجا بەخوا سپاردن والحەلیب تەخفیه الئشارە زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک پۆڵا لە هەولێرە وەردەگرم کاک پۆڵا گیان سڵای خوات لێوێ سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت لە کارمەندە بەڕێزەکانت برای خۆشە وعەلەیکە سەلام کاک پۆڵا گیان سەرەر دوو چاومان لە ماوەیەک لەمە پێشەمان کەوەربوو گوتمان دەبێ ئەوانی هەوڵ دەدەن ئەوانی لە ناو زیندانن بیانخەنەوە سەر ڕێگای ڕاست ئەویش لە ڕێگای دانانی پسپۆر لە بواری کۆمەڵناسی دەروون زانی پیاوانی ئاینی لەسەر بنەمای هێورکردنەوە و تێگەیاندنی بە زۆرێک لە پولەکان بەڵام کارەساتەکەوا بزانم لە دەرەوەی زیندانەکانە لە کوردستان ئایا لە دەرەوەی کوردستان مرۆڤەکان چۆنن ئایا بە ڕاستکاوانە دەتوانین بڵێن لە زاخەوە تا خانەخین بنیاتی تاچی کورد ئەوانەی ئێستا چەندی گەرانن چەندیان هەیە دڵخۆشن لە کوردستان ئەگەر ئامارێک بسرێ ئەوانەی لە دەرەوەی زیندانن کەسایەتی کوردیان لێ کرد ناف و بیرکردنەوەی کورد لە چ ئاستێکە
لە ڕووی نیشتیمان پەروەریەوە لە ڕووی خۆشەویستیەوە لە ڕووی دەستپاچیەوە لە ڕووی تا دوای بنیادنانی کۆمەلگایەکی وێرانکراو کۆمەلگایەکی داگیرکراو بەدەستی تاڵانتیەکانی عروبە داگیرکاری تورکەکان فارسەکان ئایا ئێمە لە چ بازنەیەکین لە چ ئاستێکین دەسەڵاتداران بە هەموو دام و دەستگاکانیانەوە بە پەروەردە بە زانکۆکان بە ڕاگەیاندنەکان بە قولیکردنەوەی قول و تەنانەت ڕاگەیاندنەکانیشمان لە دەرەوە چ دەگوزارێ ئەوە گرنگە ئایا ئەوەی لە ناو زیندانە بێتە دەرەوە چ دەبینی دادپەروەری دەبینی نەخێر نیشتیمان پەروەری دەبینی نەخێر ڕێز و خۆشەویستی بەرامبەر یەک دەبینی نەخێر تەنها و تەنها پاشتەوازایی دەسەڵاتێکی دوور لە بەها کوردەواریەکان لە مرۆڤ دۆستیەکان تۆ سەیری کە ڕووداوەکان چەند سەیر و سەمەرەن سەرزار و بنزاریان نیشتیمان پەروەریە یاسایە مافی مرۆڤە بەڕاست کاوانە پێمان دەڵێن ئێمە باوەڕمان بە پاڵ و نیشتیمان هەیە بەڵام دەیدەینە داگیرکەران ئێمە باوەڕمان بە یاسا هەیە بە پێشێنی دەکەین ئێمە باوەڕمان بە ئازادی و ڕادەربڕین و خۆپیشاندان هەیە بەڵام سەرکوتیان دەکەین کەواتە ئەوە دیوە ڕاستەکەی لە دەرەوە بەڵێ زۆر سپاس بۆ کاکپۆڵا زۆر سپاس بۆ کاکپۆڵا لە هەولێرەوە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک دلێر وەردەگرم لە هەولێر ئەلو باشی برادەوڵە ئەو پەیوەندەکەم سەرداوا لێبوونی دەکەم وەڵایە من یەک جوابەشە و کاک محەممەدی بدەمەوە ئەوە ئێمە درۆزنی ئەو کاک محەممەدی هەموو ڕۆژێ لە تەلەڤیزیۆنەکان لەسەر زۆڕەوی لەسەریدا دەخری بنەماڵەی بارزانیە دوو شخصی و هەیە لێ قەت لەداناتی من ئێستاش بڕۆ هێن ئاپێلیدەوە دوو ڕۆژ لەسەر ئەوە ئەمن نیمە درۆزنێت ئەوە شاسوارەکەی باوشی محەممەدی و خۆی درۆزنن کە خۆپشاندانەیان کرد دانیز پارەی 10,000 کەسی پێ بزرکە ئەم لە بۆی تەلەفۆن بکەیت و ئەمە درۆزنی خۆشی لە پەیوەندەکان هەندی زۆر ڕێوی دەکات لەسەری دەخێت داوانە کۆمەڵی دەکەم قەدم دەشاس هەموو خەڵکی شاسوار و شاسوار شماڵی بازدانێ زۆر کارمانەیە کە من ئەمە کوی شاسوارەکەی درۆزنن کە هەموو تەلەڤیزیۆنەکان هەندی دەری هەموو سەریدا دەخن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاکدرێت لە هەولێرەوە لەگەڵمانەوە بەڵێ ئازان و خۆشەویستان شەی ڕابردوو وەزیری کاروباری کۆمەڵایەتی ڕایگەیاندکە لە زیندانەکاندا کۆمەڵێک ڕووداوی سیر و سەمەرە ڕوویان داوە ئەو باسی لەوە کرد کە لەنێو هۆڵەکاندا هەر هۆڵێک یاخود هەر شوێنێکە زیندانەکانی تێدایان نزیک بە 30 کەس یاخود 20 کەسێکی تێدایە بەڵام هۆڵی وا هەبوو یاخود شوێنی مانەوە و حەوانەوەی زیندانی وها 5 کەسی تێدا بۆ دوایی کە بە دووەداچوونی بۆ کردووە سێر دەکات ئەم 5 کەسە بە شازێکی VIP دەژین و بەیانیان نانی گەرمیان بۆ دێن و نیوەڕوان کە بابوو کفتە و کۆمەڵێک لەو بابەتانە باسی کرد کە دوایتر پرسیاری کردو کە من بۆچی بۆ شێوازن دیار بووە کە ئەمانە مافیان و سەرۆکی زیندانەکە یاخود بەڕێوەری زیندانەکە نەیتوانیوە کە کۆنتترۆلی ئەوانە بکات و خەمی بووە لە دەرەوەی زیندان وە کەسوکاری یاخود منداڵەکانی لە مەترسیدا بن و گیانیان لە مەترسیداوێ بۆیە ئەو باسی لەوە کرد کە لە هەرێمی کوردستاندا زیندانیەکان پێویستی بە ئەوە هەیە چاودێری بکرێن و ناوە سەردان بکرێن و هەروەها لەگەڵیشیدا لیژنەکانی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و هەروەها ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش بە هەمان شێوە گرنگە کە ئاگاداری ڕۆژی زیندانەکان لە هەرێمی کوردستاندا کە بزانن ئەوان ئایا مافەکانیان بەدەستهێناوە یاخود بەگشتی باری دەرونی یاخود باری کۆمەڵاتیان لە چه ئاستێکدایەوە بتوان کە بێنە دەرەوە نێو کۆمەلگا چاکساز بن و کاریگەریکی باشیان هەبێت لەسەر کۆمەلگا دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئامانج لە ئەربەد وەردەگرم کاک ئامانجیان سڵای خوارد لێبێ لەسەر بابەتەکەمان تۆرەکەمان چ قسەیەکت هەیە؟ وەڵی من لەسەر بابەتەکە دەستاکەم من پێش خۆم لە ناو چاکشازەکان هەبووم چەند ساڵێک حکوم بووم ئێستا لە غاوەزابێ لە دەرەوەم زۆر بە کەمی گوێم لە دەنگتە کە هاوکاران کەمێک دەنگی بەڕێزە بەرزکەنەوە بڵێ پێشتر خۆم لە چاکشازەکان بووم چەند ساڵێکم تاوا کردووە حکوم بەپێی قسەکانی وەزیری کاروباری کۆمەڵایەتی چاکسازەکان نە شوێنی بنیادنانەوەی مرۆڤەکانە نە شوێنی بنیادنانەوەی تاکانە بگرە شوێنی وێرانکردنی ئەو تاکانەیە گەشتن ناو چاکسازەکانەوە ئەفەن ئەو چاکسازانەی ئەو باسێکە هەر بوونی نەبوو من لە کاتی کۆرۆناکەشان لێ بووم لە دوای کۆرۆناکەش لێ بووم
ڕاستە بووم تێگەی یا دوێنێ وەزیری کاروباری کۆمەڵایەتی براکەی خۆم شەید لایەنێکی سیاسیەوە ئەندامێک ئەو لایەنە لێ بەخۆ و ئەندامی لایەنە ئەو لای تو شەید نەکردووە تۆپچی لێ تۆڵی لەکەیتەوە وانە ناستە ئەمە پەیامەکەی منە بۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی من لێرەوە پێڵم درۆگا ڕوبەڕۆژ پێڵم درۆگا هیچ چاکسازێکی لەکردۆ بگرێ تۆ ئەو کاتێک کە لە نێو زینداندا بوو ڕۆژی لایانی دەرونی لایانی تەندروستی نێو زیندانەکان چۆن چۆنی بوو زۆر جاباز لەوە دەکرێت کە هۆڵی وا لایانی دەرونی ناو چاکسازەکان لەو پەڕی وێرانیا بوو چونکە بۆ ماوەی ساڵ نوێکی زیندانیەک نەیتوانی کە سوکاری خۆی بینێ ئەمە ئەگەشتە حاڵەتی گۆشەگیری بۆ تاکی زیندانەکان تێگەی چەند کەسێک لەوێ شەهید بوون چەند کەسێک لە خەوا مردن بەیانی شەو خەوتن بەیانی هەڵنەزانەوە جۆدەلی یان لە خەفەت دامەنەی خەفەت کرد و خوارد و بیری لە ماڵ ناڵی کردەوە لەوێ ئەفرەن چای بەدنیای ڕۆشنەوە نایە و لەوێ کۆچی دوایی کرد وەفاتی کرد تێگەی ئەمانەی چی باز نەکرد ئەمانە بۆ باز ناکە وەزیری کاروباری کۆمەڵایەتی خۆشی دانی بەوە داناوە باسی لەوە کرد کە زیندانی هەبوو لەسەر سەرپێچی یاسایی سزادراوە تووشی فێری مادەی هۆشبەر بوو لە نێو زیندان ئەمە تاکسازەکانی دیکە باسەکان کە تۆ بەشەکان جیان نەکەیتەوە ئەی وڵات توی فێری دزیکرد نەبێ فێری چاپوش نەبێ فێری دەرمان خوارد نەبێ بەو پەڕی دڵنیایەوە پێ دەڵێم جا نەکراوەتەوە کاگامات تۆ خۆت لێوە بووی من تقریبا سێ ساڵم تاو کردووە ئێستا لە دەرەوەم لەخوا بەزابێ من پشتم بە ڕێنمایی بینەکانیوان نەبەست من پشتم بە خۆم بەس خۆم توانم چاکسازی لە خۆم بکەم من خۆم عدم بە خۆمەوە کە جارێک کرد بەو ڕێگایان لەس بۆ تووشی ئەو چاکسازی بکاتەوە نەک بەڵێن بۆ بەگەر بەڵێن بۆ مەڵات درۆکەم چونکە چاکسازەکانان هیچ چاکسازییان نییە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئامانج لە ئەربەتەوە پەیوەندی پێوە کردین بەڕازان خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا ئاماژەم پێکرد 6 چاکسازی هەن کە سیانیان چاکسازی گەورەی پارێزگاکانی هەولێر و سلێمانی دۆکن وەروها سێدانی دیکەشیان چاکسازی زیندانیانی منداڵ و ئافرەتەن لەمانەدا لێرە و لەوێ ساڵانە باز لەوە دەکەن کە ڕەوشی نێو زیندانەکان لەو پەڕی خراپیدایە بە تایبەت دوایەوەی کە هەبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە کاریگەری کردوتە سەر زیندانەکان و لە ڕووی تەندروستی و لە ڕووی دابینکردنی کارمەند و پاسەوانەوە وەکو پێویستنیەوە بە تایبەتی پاسەوانەکانی وەکو پێویستنیەوە چەندین جار بەڕێوەبەری چاکسازیەکان داوایان کردووە کە زیاتر پاسەوانیان بۆ بنێرێت و بۆی زیندانیەکە پارێزراو بکرێت لە چەند مانگی ڕابردووتردا وەزیری کاروباری کۆمەڵایەتی ڕۆحالیان پەیوەندیارەکان و ژنەکانی مافی مرۆڤ ئاماژیان بەوە کرد کە بەهۆیەوەی کە ئەو کۆمپانیای خواردن دابین دەکات بۆ زیندانەکان لەلایەن حکوومەتەوە پارەی بۆ دابین نەکراوە بڕی خواردنەکەشیان کەم کرابوویەوە کو نازانم تا ئێستا ئەگەر ئەو کێشەیان چارەسەر بوو بێت کە ئەمەش مافێکی سەرەتایی نێو زیندانیەکان دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد وەردەگرم لە ڕانیا باوکی محەممەد سڵای خوارد لێبێ سڵای خوارد لێبێ باشی برایەکەم هەردوو چاوەکانم باوکی محەممەد کاکە دانیارجان بەڕێی من تاوان ئەنواعی زۆری هەیە ئینسان کە لەسەری زیندانی دەکرێتن هەندێک تاوان هەیە پێویستە یەکشەر قساسەکەی لێ دەربکرێتن بە سەراحەت کاکە دانیار لەبەرەوەی ئەو جۆرە ئینسانانە بەڕێی من بەهۆی ئەنجامدانی ئەو تاوانەوە پێویست ناکاتێتەوە ناو کۆمەڵگا بۆ نمونە کوشتن کاکە دانیارجان یعنی خوا نەخواستە ئێستا کەسێک گەنجێک بکوژێتن کەسێک بەبێ تاوان بکوژێتن مامۆستایەکی سەرمینبەری ئەمامە پاک وەکو مامۆستا هۆشیار یعنی ئەو نەوع کەسانە دەکوژێن و شەهید دەکرێن تۆ وەرە پێم برێ ئیسیفادە چی لەو جۆرە بەشەرە دەکەیتەوە بیبێەوە ناو زیندانەکان و گۆشت و برنجی بدەی قەڵەوی بکەی بیخێ بەرخوێندن و دوای ڕێز لێنانی لەبۆ بکەیت تاوان لەگەر تاوان جودایە کاکە دانیارجان زۆر گرنگە حتا دەروون ناسەکان ئەوانەی کە هەوڵی چاکردنەوەی کۆمەلگایەکە دەدەن ئەوانەی کە ڕێگای خراپیان گرتووە پێویستە تاوان لەگەر تاوان تەسنید بکرێتن ئێستا من لەگەڵ زەنابتم ئێستا بابەتی مادەی هۆشبەر خەڵکی لەوانەیە لە ڕەتفعلی کێشەشی ژیانی لە ڕەتفعلی ناخۆشەشی ژیانی تووشی مادەی هۆشبەر بووە مادەی هۆشبەر ئەسڵەن هەر بۆ بزانم لە دنیادا متتەهەم نینە ئەوانە نەخۆش حسابن ئەنی تۆ زیندانی دەکەی دەیبێ لەو مادەی دووری دەخەیتەوە
يعني عندك بابتي إرشاداتي نفسي لبودتي بتصوري من أو نوع شخصانة قيناتا كسي قبر نبوني كي كارو كسابت وبجيبي شخرافه وتوشي بزيتي وهذا بيتن مثلا قدوشي ردائي بيعي عن اشتيالو بابتانية دزيك بوشي ويا كاكا دانيار جا لقر اوي دزيك بتشي الرقالة خلق بقري دزيك بكاو سياركش بباو نفركش بكوشيت تو تاكسازيتي او زورة بشردكي ويا انا كسب توزيك مشروبات دخوات وبصر خوشي توشي الشر شرق دبي لمالو يا للجيران كان توشي الشرق دبي دوسير شو دجري بريد داو او دبيتن دخوي لواني في الشمال بيتو لغلي او انا قيناكا بلان براكي من كسيك دير بسط دفتر كلاود شيتيو قول بري خلق دكا دي بمليون دولار باري دا خلق دستيني ودواي ديبا ودري والله بارو مارنما كاكا والله زور بي تاوان هي يعني زوري سزاداني او تاوان بارانا دا وادكاتن كخلق او زور تاوانا بكا فرموا سليمان هالشوي امساري وكو او زور كسانا كبارشي بنا حقي او خلقيا اخواري هرسن دا خلقك تارابيك تاواني هي كبارة بوشي لمصطي خلقانك دكا ندزاني تسكا سابتك دكا ندزاني بچي دا وبچي ناداتن بلام كاكا تورا بمجمل بابتك السير بكا كسيك تاريخ خلق دخوا دوای هیچی لێ ناکرێت بە کەفاڵەتێکی 100 ملیۆنی 150 ملیۆنی تریش کردی بێرە وەڵا کاکە با 20 ملیۆنێک دۆلاری خەڵک بخۆم دوای زۆر ڕاستە بێگومان وایە حتا پێ دادگایەکان ئەو بابەتانە یەکلا بکەنەوە هەندێک سزا هەیە کە خوای گەورە دایناوە بۆ خۆشبوونی ژیانی ئینسانی مرۆڤایەتی غەیری بەدیلی ئەو سزای خوای پەروەردگار پیادە بکرێ ژیانی کۆمەلگا تێک دەچی باوەڕم پێ بکە وەرە بەس بەو بڕیارەی خوای پەروەردگار کە خوای گەورە دەفەرمی هەر کەسێکی بە ناحەق کوشت بکوژنەوە بزانە 195 کوشتن لە هەرێمی کوردستان و هەموو دنیا کەم دەبێتەوە یاننا سپاس بۆ بەرنامەکەی زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک مەریوان وەردەگرم لە ڕانیە کاک مەریوان گیاسڵای خوارد لێ بەڵێ پەیوەندەکەی کاک مەریوان پچرا دەچمە لای بەشێک لەو کۆمنتانەی ئێوەی ئازیز کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە ڕاستیداران نووسەتی نەخێر زیندان لە ڕاستیدا ئەبێ شوێنی تەمێوەرگرتن بێ نەک شوێنی ڕوخانی دەرونی نیاز ئەلەیش هەر لەو بارەی نووسەتی نەبوونی توێژەری پێویست و مامۆستای ئەنی لە زیندانەکاندا هۆکارە لە ڕابردووردا توێژەرانی دەرونی یاخود ئەو کەسانی کە چاکسازیەکان بەڕێوە دەبن هەمیشە بەردەوام باسییان لەوە کردووە کە نەبوونی توێژەری دەرونی و کۆمەڵایەتی وای کردووە کە زیاتر باری دەرونی نێو چاکسازیەکان زیاتر خراپ ببێت و باری دەرونیان زیاتر تێک بچێ. کاک فەرهاد وەردەگرم کارمەندی چاکسازی گەورانی سلێمانی کاک فەرهاد یانسڵای خوا لێوێ وعلیکە سەلام کاک فەرمان کاک فەرمانگوێ بیستی ئەمەی کاک فەرهاد لەسەر بابەتەکەمان چی دێوەکو کارمەندێک لە نێو چاکسازی گەورانی سلێمانیدا کە باسکردن لەوەی ئایا زیندانیەکانی چاکسازی لە هەرێمی کوردستاندا بوونەتە شوێنی بنیادنانەوەی مرۆڤ ئەزان چۆنە برام زۆر جار لێرە لەوێ قسە ئەکرێ بەڵام زۆر جار هەر پێغەمبەری خوا فەڵسان مەفەرمێت کاتێک لەسەر شتێک تبیان کە و کاتێک لەسەر شتێک بڕیار بە کە خۆت بیبینی یان چوار شایەت زۆر ڕاستەکە بەداخەوە لای ئێمە لە دوورەوە زۆر جار بڕیاری زۆر نادروست ئەدرێت لەسەر هەندێشت من بۆ خۆم تەمەنێکە لە نێو چاکسازی گەورانی سلێمانیان بەڵێکی زۆر بەپرسی ڕاگەیاندن بووم لە کتێبخانە بوو ئێمە لە نێو کتێبخانەی چاکسازی گەورانی سلێمانی بۆ نمونە بەدەناوتەوە زیاتر لە 25 سزا دراو لەوێ توانیویانە ببنە نووسەر و ئێستا ڕۆمان نووسن چیرۆک نووسن هەڵکێکم کتێبیان زیاتر لە 40 بابەت 40 کتێبی جۆرا جۆر چاپ کراوە لە نێو کتێبخانەی چاکسازی گەوران تیپی تۆپی پێی هەڵبژاردەیەکی باشیان هەیە بۆ نمونە وەرزشەکان بۆ نمونە بەدەل لە کتێبخانە وەرشەی کاری دەستی هەیە بەشی کۆمپیوتەر هەیە قوتابخانەی هەیە تا 6 ئامادەی وە لە 6 ئەتوانێت بچێتە زانکۆ بخوێنێ ئێمە قسەمان لەسەرەوە نییە تیۆری ئەو چاوەڕانی کە دێنە ئەوێ ئەمە یاسای ئەم وڵاتی تۆیە من لەگەڵ باوکی محەممەدان کاڵێ ئەگەر شەرعی خوای گەورە جێبەجێ بکرێت کەسێک کوژێ بکوژێتەوە بەڵام
ئێمە قسەمان لەسەر چاکسازیەکانە تا چەند گونجاوە تا چەند چاکسازیە بە واتای با بڵێن ماناکەی چاکسازی جێە لەگەڵ زیندان لەگەڵ گرتوخانە ئێمە چاکسازین مادام چاکسازیە کاری ئێمە ئەوەیە چاکسازی کەین کاتێک قسە لەسەرەوە کاڵێت تۆ کەسێک حکمی ئەدامی هەیە و کەسێکی کوشتە بەتابەت برای بەڕێزمان مامۆستای ئازیز مامۆستا وشار کاتێک دەڵێ کوژرا و بە دواتر جەنابی وەزیر ڕێزلێنان بۆ تاوانبارەکە کاکە ئەمە یاسایەک لە وڵاتی تۆیە جەنابی وەزیریش بەپێی ئەم یاسایە ئەبێ مامەڵەکە هەر کەسی تر بێت لە پێشترا هەمومان نەزانین بەپێی یاسا ئەو کەسێک کە بە تاوانی کوشتن سزادرا و ئایا مافی خوێندن و مافی ئەوەی هەیە بەڵێ بەپێی یاسا ئەم کەسە خوێندوێتی وەتوانێتی بە کەلێریۆز بێنێ زانکۆ تاوەکە برا بەڕێزەکەم ئینسانیش مەعسووم نییە لەگەڵت من باسی ناچمەوە سەرەوە باسدا ئەم کەسە ڕاستە لە تاوانەکەی با بڵێن بۆ نمونە پەشیمانە تۆبەی کردو ئەمانە شتێکی ترە من باز بە چاکسازیەکانەکەم کە بەڕاستی من نمونەی سلێمانی دوێنەوە لە نێو چاکسازیەکانی سلێمانیا خەڵکانێکن ئێستا فێری کاری دەلاکی بوون خەڵکانەکان فێری کاری دارتاشی بوون و بژێوی خێزانیشانە نێرنەکەرێت خەڵکانێکن فێرکارمان هەیە یەکێکە لە خوێنکارەیەکەمەکان بۆ لە ئاستێکی باشان نمرەی هێناوە چۆ کۆلێژی تاو کردووە مامەیەکمان لە زیندانە بۆ تەمەنی هەبووە تۆ تەوێتی ناوەندی تەواو کردووە لەوێ خوێندیوێتی زانیوێتی ئەم کۆتایی ئەم تەمەنەی کە لێ ماوێتی بەلانی کەم ئێمە لەگەڵ یا دانیشتین ئەو برا بەڕێزانی بەشی توێژەرەکانمان هەر لە خودی بەڕێز بەڕێوەبەر کە لەوێ بۆ هەتا هەموو کارمەندەکان هەوڵماناوە بەمانای کلمە لەوێ چاکساز بۆ ئەو خەڵکە دروست کرێت هەوڵماناوە لایانی دەرونی سزادراوان ئارام کەینەوە بۆ ئەوەی کە لانی کەم سزادراو بگاتە ئەوەی کە ئەو بارە دەرونی ناخۆشەی کە لەناو کۆمەلگاوە دێتە ئەوێ هەموو ئینسانێکی مەحسووم نییە لە هەڵات هەموو ئینسانی هەڵا ئەکات بەهۆی هەر هەڵەیە کۆ بێت ڕێگەی هەمومانە لەوانە من دانی بەڕووداوی جاتی چۆ بکەومە ئەو شوێنە گرنگەوەی لەوێ چی ئەکرێ بۆی ئەم کەسە چاکساز بێت تۆ 25 زیندانی کە تیانە بۆ لە خوێنەوار بۆ دواتر بووە بە کەسێکی خوێنەوار و وەتوانێتی ڕۆمانوسێک بێتتا کۆڕی شعری بکات سادرامان هەبوو حەوت دیوان شعری لەنێو زیندانە بڵاو کردێتەوە ئێخۆ ئەمانە ئەگەر هەنگاوی چاکسازینان نەبێت بەڵام هەمووی ڕاستەوە خۆت لەوێ کارمەندی بەڵام لەگەڵیشیدا بە دڵنیایەوە خۆ ئاگاداری کە چەندین کەم و کورتی هەیە ینی من خۆم چوومەتە نێو زیندانەکانی بەشێکی زۆریان هەمیشە بەرداوام گلەی گازیندە دەکەن لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دابینکردنی ڕاوێژکاری دەرونی و کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەوەی کە بۆ نەقاعەیەک پێویستە 10 کەسی تیاابێت 10 کەسی تیاابێت نزیک بە 7 کەسی تێدایە 6 کەسی ئەمانش بۆ خۆی کێشن بەڕاستی یەکەم لە نێو چاکسازیەکانە هیچ قاعەیەک ناتوانێت لە 15 بۆ 20 کە زیاتری تێ بکرێت چکات تا ئەوەندە دروست کراوە ئەمەیە لە نێو چاکسازیەکان توخانەکە ناڵم ئەوەی کە لە چۆقی بە یابانەی گرتنی گواستنەوەیە لە نێو چاکسازیەکان زۆرەکەی 15 کەس بۆ 20 کەسە ئەمەیەک دوو بەشەکان گیان کەسێک بۆ نمونە تاوانی دزیە ناکرێتە لای لە سێدارەکان کەسێک بۆ نمونە مادەی مروریە ناکرێتە لای کەسێک کە تیرۆریستە کەسێک کە مادەی هۆشبەرە ناکرێتە ئەمە جیاکردنەوەکان دوو لەوێ نەخۆشخانەیەکی تایە کە بە بەردەوامی پزیشکیش و تیمی پزیشکی لێ لەوانەیە کەم و کوڕی هەبێت تۆ لە ماڵەکەی خۆ دەگەر سێم ناچوان ماڵتە بە ناتوانانی وە پێویست کۆنتڕۆڵکەی ئەی ئەگەر 1200 سزا دراوت لە بەردە سادە بتەوێت نەتەوێت نە لە سزا دراوەکان نە لە کارمەندەکان هیچ کەسێ مەحسووم نییە لەوەی زۆر باشە کاک فەرهاد کاک فەرهاد هاوڵاتیەکی دیکە لەسەر هێڵەکە لە چاکسازی گەورانی هەولێرەوە پەیوەندی کردو نامەوێت پەیوەندەکەی پشرە بزانین ئەو چی دەڵێ لەبارەی چاکسازیەکانیانەوە زۆر سپاس بۆ کاک فەرهاد لە سلێمانی و پەیوەندی پێوەکردین دەچمە لای کاک ئەمین لە چاکسازی گەورانی هەولێرەوە پەیوەندی دەکات کاگەم سەر هەردوو چاوەکانم كوالا حتى التلفون بكن خاصة أبين الخاي کاگەمین ڕەوشی ژیانتان چۆنە لە نێو چاکسازیەکاندا لە نێو زیندانەکان کەم کورتیەکان چین کاگەمین کەم و کورتی و کێشەکانتان چین داخۆ بەباشی گەمم بەڵێ کاگەمین
کاگەمی لەو هۆڵی بەڕێز تا چەند کەسی تێدایە؟ خۆی بە شوێنی چەند کەس بێ ئەو هۆڵە؟ کاگەمیر کاگەمیر ئەگەر بەباشی چەندە گوێبیستی دەنگی چۆنین بەڵام دەمێ بزانم ڕۆژی دەرونی زیندانیان چۆنە ئایا ڕاوێژکاری دەرونیتان هەیە لە نێو زیندانەکاندا؟ بشي 8 نفر 7 نفر خرجنا كانت بيستون والله او كيش حساسه من خاصی بێتاوان زۆرە. کاگەمی ڕۆژی تەندروستیتان چۆنە بەگشتی؟ ڕۆژی تەندروستیتان لەنێو زیندانەکاندا چۆنیە؟ خۆی باش نییە لیوانتارە زیندانیانە داوەخشێن. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک ئەمین لە چاکسازی گەورانی هەولێر و پەیوەندی پێوە کردین. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئیسماعیل لە هەولێر وەردەگرم. کاک ئیسماعیل یان سڵاوی خوارد لێبێ. سلامی خوا لە جەنابی شما. وعەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. کاک ئیسماعیل دەربارەی چ بوو قوربان ئەگەر کاک ئیسماعیل دەربارەی ئەوەیە کە کەسێک کە لە زینداندا ئایا کە دێتە دەرەوە دەتوانێت چاکسازی لە خۆی دابکات یاخود چاکسازیەکان زیندانەکان شوێنی بنیادنانەوەی مرۆڤن لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ تەورەکەمان لەسەر ئەوەیە کە ئایا زیندانیەکانی چاکسازی لە هەرێمی کوردستاندا شوێنی بنیادنانەوەی مرۆڤن و دەکرێت ئەو مرۆڤی دێتە دەرەوە لە زیندان چاکسازی لە خۆیدا کرد بێت و کاریگەریەکی باشی لە نێو کۆمەلگادا هەبێت و بتوانێت بە ژیانی ئاسایی خۆی و بەبێت تاوان ژیان بەڕێ بکات؟ والله قوربان بەنسبەت ئەو زیندانیانەی لە زیندانن بەڕاستی شوێنەکەیان شوێنی زۆر باش و ئینسانی سەلامەتیشی تێدایە، بەڵام خۆی هەموو ئینسانێک وایە دەبی عەقڵ لە هەموو شتێک وەرگرین کە هاتە دەرێت بەتاکید دەبی فەرق لەگەرە خۆی بکە لەگەر ئەو کاتەی لە زیندان بووە. ئەگەر بەتاکید زۆر سەلامەتن و لەوێ و ڕێز و تەقدیرێکی چاکشیان لێ ئەگیرێ، بەڵام خۆی دەبی شعوری بە خۆی وا بکە، ینی شەرم لە خۆی بکەتەوە کە هاتە دەرێت دەبی ببیستنەوە ئەو کەسێکی تر. بێگومان خۆی ڕۆڵی سەرەکی هەیەوە لە هەموو دەوروبەری دەتوانێت زیاتر چاکسازی لە خۆی دابکات و کاریگەری هیچ کەسێک دیگەی لەسەر نەبێت، بۆ نە دەچێتە هۆڵێکەوە کەسێک مادەی هۆشبەری کێشاوە. گرنگە کە خۆی ئامادەکاری بۆ کردبێت کە هیچ کەسێکی خراپ لەنێو زینداندا کاریگەری نەبێت بۆی کە لە زینداندا ئازاد بوو بتوانێت بە خۆشگوزەرانیەوە ژیانی خۆی بەڕێ بکات. بەتاکید قسەکە زۆر زۆر جوانە، دەبی خۆی کاریگەر لە خۆی بکات، نەک یعنی خەڵک ببێتە کاریگەر لۆ ئەو، یعنی دەبی خۆی فکری لە خۆی بکاتەوە کە باشە من بۆ گویرام یان لەسەر چ گویرام. ئەگەر نا بەتاکید زۆر کەس هەیە مەسەلەن برا گەورە گوێر لێ ئەبێ لەولای دەرێ فلان کەسە گویرا، بەتاکید کاکە تۆ شتێکی هەڵا بکەی بەتاکید حکومەت مەجبورە بتگری، ئەگەر نەتگری لەوانەیە بۆ کۆمەلگا کارێکی زۆر خراپتر بکەیت. ڕاستە. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک ئیسماعیل لە هەولێرەوە پەیوەندی پێوەکردین. دەچمە لای دوایین پەیوەندی کاک ئاسۆ لە سلێمانی. کاک ئاسۆ یان سڵاوی خوارد لێبێ. دەسەڵاتی کارمەندانی تەلەڤیزیۆنی بکەم. وعەلەیکە سەلام. کاک ئاسۆ یان سەر هەردوو چاومان. چاوت ناکەوێت. ئاجی یەکەم حیزبەکەی ئیران بە جزوی گۆڕان کرد بە بازەکەیاندا وەزیری وەکانەیە دێ بۆ کوشت شەهیدێکی داماوی ئەمامە بەسەری دەمپاس و شایلپات و دەسپات ئەمە گۆڕانکاریەکە بوو کە ئەمانەکە ئەوە دوای مشرانساسی ناست.
بەشێکی زۆری پەیوەندی بە و یاسایانەوە هەیە کە لە رێمی کوردستاندان ینی چۆن دەبێت یاسایەکە لە وڵاتاندا لە سێدارە دەدرێت و کەسە چۆن دەبێت یاسایەکی واشمولی و کەسە بکات کە کەسێکی کوشتۆ بێت زۆربەی زۆری شتەکانی ژیانی بۆ دابین بکرێت لە کاتێکدا دەبێت بکوژرێتەوە بەڕاستی أم على نقطة يعني شوف الدنيا حاولي أنضف زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئاسۆل لە سلێمانیەوە بەڵێ ئازان و خۆشەویستان هاتینە کۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ